مات وۆکەر بۆ بژێوی وێنەی کارتۆنی دەکێشێت ناوبرا و کارمەندی ناوەندێکی ڕۆژنامەگەری سیاسیە لە دەرەوەی واشنگتن بە ناوی پۆلەتیکۆ. ئێمە توانجی تەنز ئامێزی کاریگەر لەسەر چەندان بابەت بە وێنە دەکێشین و بە وێنەی کارتۆنی سەیر و سەمەرە بۆ چوونەکانی خۆمان دەرەبڕین. مارت وۆکەر دەڵێت سوودی سەرەکی وێنەی کارتۆنی سیاسی ئەوەیە دەتوانیت بە خێرایی بۆ چوونێک دەربڕی. من دەتوانم وێنەیەک بکەشم و چەند وشەیەکی لەسەر بنووسم و تۆش دەتوانیت بیخوێنیتەوە و لە چوار چرکەدا لە واتاکەی تێبگەیت. بۆ نمونە لەم وێنە کارتۆنیەدا مات وۆکەر وێنەیەکی ناودار هەندری بووە. هونەرمەندی ئەمریکایی نۆرمن ڕۆکۆوێل ڕنگدانەوەی دیمەنێکی کۆنی کەلتوری ئەمریکایی دەخاتە ڕوو. کاتێک 40 ساڵ لەمەوبەر دەستم بە وێنەکێشانی کارتۆنی سیاسی کرد ئەو دەمە وێنەکان لە ڕۆژنامەکەدا ڕەشوسپی بوون بەڵام ئێستا دەکرێت بە ڕەنگا و ڕەنگ بکێشرێن یان وەک شێوازی فیلمی کارتۆنی یان نامیلکەی سیاسی بە گرافیک کێشراو بن. وەک کاری هوەری براوی خەڵاتی ساڵی 2010 ڕۆژنامەوان جەیک هاڵپرن و مایکل سلۆن وێنەکێش ئەمانە ئێستاکە لە هۆڵی نیوزیەم لە واشنگتن نمایش کراون. ئەم زنجیرە وێنانە باز لە چیرۆکی گەشتی پڕمەترسی دوو خانەوادەی سووریایی دەکەن لە وڵاتەکەیانەوە بۆ واشنگتن و بە پەنابەر لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا نیشتەجێ بوون. لە دەستپێکی ئەم وڵاتەوە وێنەکانی کارتۆنی سیاسی مەسەلەکان و تەوەرەکانی خستۆتە ڕوو هەل لە بێن فرانکلین کە دەڵێت ئازاد بژیا بمرا هەتا دەگاتە ئەومارەکردبووی کە سێزە کۆلۆنیەکە پێکەوە گرێدەدات. وێنەکانی کارتۆنی هەمیشە بەشێک بوون لەم وڵاتە و هەروەها جیهانیش هەتا بە ئازادانە بیر و ڕوانگەکانیان دەربڕن. لە ساڵی 2015دا تێرۆریستانی ئیسلامی پەلاماری ئۆفیسی چارلی هێبدۆیان دا کە گۆڤارێکی تەنز ئامێزی فەڕەنسیە ئەمەش بەهۆی بڵاوکردنەوەی وێنەی کارتۆنی خراپ لەسەر محەممەدی پێغەمبەر. لەو هێرشەدا 12 کەس کوژران کە چەند وێنە کێشێکی کارتۆنی ناوداری تێدا بوو. لە چوارچێوەی کەلتوری خۆیاندا ئەوان بە دڵنیاییە و بۆیان هەیە دڵگران ببن بەڵام ئەوانە مافی ئەوەیان نییە بڕیار بدەن لەسەر ئەوەی بچن بۆ پاریس و ئەو کەسانە بکوژن کە وێنەکانی دش بە پێغەمبەریان کێشا بوو. هونەرمەند مات وۆکەر هیوا دەخوازێت لەم کاتە قەیراناویەدا خەڵک بەهای وێنەی کارتۆنی بزانن. بە بڕوای من وێنەی کارتۆنی سیاسی باش ئەوەیە کە مەبەستی سیاسی باش و بڕێک گاڵتە جاری لە خۆ دەگرێت هەروەها ژیری و بەو جۆرەی کە خەڵکان تووڕە نەکات بەڵکو وایان لێ بکات بیر بکەنەوە.